تا دێت نزیک دەبینەوە لە وادەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە هاوکاتە لەگەڵ کۆتایی هێنانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان کە لە تشرینی دووەمی ئەمساڵ ماوەکەی تاو دەبێت و بەو هۆیەشەوە دەبێت هەڵبژاردنێکی نوێ لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتیش بۆ ئەو هەڵبژاردنە دەڵێت ئێمە لەگەڵ ئەوە دەین کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەستگاکانی هەڵبژاردننی بۆ ئەو مەبەستە ئامادەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەر مەسەلەی لە دوو سکەوە ئیشەکەی یان ئەوەیە مەسلەی چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆ و کاراکردنەوەی پەرلەمان و مەسلەی ڕێفەراندۆم و تعبیەیەکی کاملی کردو هەم ڕوو بە ڕێفەراندۆم هەم بۆ مۆزوعی هەڵبژاردنی ژێمە هیچ کێشەیەکی ئەوتۆمان نییە. بەردەوامە دەستگاکانی پەیوەندیدار بە هەڵبژاردن یەکێتی نیشتیمانی ئامادەیە دەمینێتەوە ئەگە بارودۆخی سیاسی و ئەمنی لە منتیقە لە باوی یەکێتی ئامادەیە. ئەندامێکی جیفاتی نیشتیمانی گۆڕانش دەڵێت باشترین چارەسەر بۆ کێشە سیاسی هەڵوەسراوەکانی هەرێمی کوردستان ئەنجامدانی هەڵبژاردنە لە کاتی خۆیدا بۆ ئەوەی لە ڕێگەی هەڵبژاردنەوە دەستەیەکی نوێ بۆ حکومڕانی هەرێمی کوردستان دیاری بکەین و هەرێمی کوردستان لەم قەیرانە ڕزگار بێت. ئێمە وەکو حزبێکی مەدەنی جەماوەری دائیمەن لەگەڵ هەڵبژاردنین لەگەڵ دەستەوە دەستکردنی دەسەڵاتین لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە. بەڵام هەڵبژاردن پێویستە زەمینە سازی بۆ بکرێت لە دوو ڕۆ. یەکەم دەبی ئەو بارودۆخە سیاسی کە ئێستا لە هەرێمدا هەیە چارەسەر بکرێت چونکە ناکۆچیشی زۆر هەیە لە نێوان هێز و لایەنەکاندا. دووەم دەبی زەمینە سازیەتی بۆ بکرێت تۆماری دەنگدەران پاکرێتەوە ئامادەکاری تەواو بکرێت. ئەگەرچی لە ئیسادا بۆچوونی جیا لەسەر هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان هەیە بەڵام پارتەکانی هەرێمیش ئامادەی خۆیان دەربڕیوە کە لە کاتی خۆیدا هەڵبژاردن ئەنجام بدەن. بەڵام ئەوان دەڵێن بەر لە هەموو شتێک دەبێت کۆمیسیۆن تۆماری دەنگدەران و کێشەکانی بەردەم هەڵبژاردن چارەسەر بکات. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.